بینەرانی ڤارسلااوتان لەبێت و ئەم کاتتان باش بەهۆی هێرشەکەی شەوی ڕابردووی سەر کێلگەی غازی کۆرمۆر ١٨ کارەبای هەرمی کوردستان کوژاوەتەوە. من ئێستا لە گەڕەکی ڕزگاری لە شاری ڕانیە لە شەوی ڕابردووە تەوەکو ئێستا لە تەواوی ڕانیە تەنیا یەک کاژمێر کارەبای هەبووە. لە ئێستاشدا تەنیا ئەو ماڵانەی کە مۆلیدەی خۆیان هەیە مۆلیدەی خۆیان پێ کردووە و ئەوانشی کە مۆلیدەیان نییە لە تاریکیدا دانیشتوون. هەڵبەتە ئەمڕۆ هەر سەبارەت بە نەبوونی کارەبا دوکاندارانی بازاڕی ڕانیە لەگەڵ خاوەن مۆلیدە ئەهلیەکان کوبوونەوە کە بڕیار بدەن مۆلیدەکان پێ بکرێت بەهۆی ئەوەی کە ئیش و کاریەکانیان ڕاوەستاوە، بەڵام خاوەن مۆلیدەکان بڕیاریاندا کە مۆلیدەکان هەڵ نەکەن لەبەرەوەی کە وەک خۆیان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەوە بوو کە گریبەستی 6 مانگیان بوو بکە، بەڵام لە 15 ئەم مانگەوە گریبەستەکان هەڵوەشاوەتەوە. ئەمەش ڕێگرە لەوەی کە مۆلیدەکانیان کار پێ بکەن. جا من ئەمڕۆ لە نێو بازاری ڕانیە بووم، شتێکی زۆر سەیرم بینی، ینی لە بەشێک لە دوکانەکان خەڵکێکی زۆرم بینی کە سڕیان گرتبوو بۆ کڕینی فانۆس بەهۆی ئەوەی کە کارەبا کوژاوەتەوە و تەواکو ئێساش کارەبا دیار نییە، چارەنووسی دیار نییە ئاخۆکەی کارەباکەی چۆن دەڵێ دەگەڕێتەوە یان خۆ ناگەڕێتەوە بەهۆی ئەوەی کە هێرشەکەی سەر کێلگەی غازی کۆرمۆر ئەنجام درراوە. هاوڵاتیان سڕیان گرتبوو بۆ کڕینی فانۆس لە بازار. لەلایەکی دیکەوە لە بەشێک لە دوکانەکان ئەمڕۆ ئەوەی کە مۆلیدەی خوان هەبوو هەڵیان کردووە. ئەگەر سەر بە هەر دوکانێدا کردبە سەڵامێک لێ کردبە دەیگوت کاگە بەخۆی جێنیە بۆ ئەوەی کە مۆبایلەکەی خۆ شان کەیتەوە لەبەر ئەوەی 4 کەسی تر لێرە مۆبایلیان شان کراوەتەوە. ینی ئەمە گرفتی هاوڵاتیان بوو لێرە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین.